هۆکاری سێم لە هۆکارەکانی خۆکوشتن پەنا بەخوای گەورە نەخۆشی و بەرگەنەگرتنی ئێش و ئازارە. خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، کاتێک کە تۆ ئێش و ئازارێکە توش ئەبێ بەهۆی نەخۆشیەوە بەپێی حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو نەخۆشیە گوناه و تاوانت پێوە ناهێڵێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە نەخۆشی وەفاتی کرد. چەندەها سەحابە و تابعین و خواناسان بە نەخۆشی کۆتاییان بە ژیانیان هات، بەڵام خۆشیان نەکوشت. ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوا لێبێ بە نەخۆشی وەفاتی کرد. شێخ عوسەیمین ڕەحمەتی خوا لێبێ بە هەمان شێوە. چەندەها عولەمای گەورە زانایانی پێشوو بەڵام ئامادە نەبوون لەبەر ئەوەی کە ئازاریان هەیە. ئیمامی ئیبن عوسەیمین ڕەحمەتی خوا لێبێ کە یەکێ لە عولەما گەورەکانی ئەم سەردەمەی سعودێ بوو کە پێوتری ئیبن تەیمیە بچووک ڕەحمەتی خوای لێبێ. سەرەتانی بوو، سەرەتان. کاتێکە وتیان عیلاجت بووەکەین بەڵام ڕیشت ئەوەرێنێ، ڕیشت ئەوەرێ، مووەکان هەمووی ئەوەرێ و ڕیشت نامێنێ. فەرمی نایکەم بەخوا. خۆ شەرعیش بوو بیکردایە، زۆر شەرعی بوو. فەرمی حەز ناکەم بەبێ ڕیش بگەڕێمەوە بۆ لای خوا، حەز ناکەم. ئەمە ئیماندارە. حەز ناکەم بەبێ ڕیش بگەڕێمەوە بۆ لای خوا. ئیماندار ئاوایە، ئیمان زەعیفیش خۆیە کوژێ. بەو شێوە بە سەرەتان وەفاتی کرد، ڕەحمەتی خوای لێبێت. کەواتە ئاگاداری خۆمان بن کاتێککە ناخۆشی و ناڕەحەتی و ئێش و ئازارێکمانێ با بەرگە بگرین، چونکە گوناهەکانمان هەمووی دەسڕێتەوە. پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیحە، پیاوێک لە پێش ئێوەوە هەبوو، ئەم پیاوە برینی هەبوو، برین ئێش و ئازاری هەبوو، نەخۆش بوو، برینی پێوە بوو، تەحەمولی نەکرد، ناڕەحەت بوو، ئێش و ئازاری هەبوو، نەخۆشیە قورس، هیچ حەلێکی نەما. پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم چونکە ئیمانەکەی زەعیف بوو، هەڵسا چەقۆیەکی هێنا، دەستی خۆی بریندار کرد بە خستی. کاتێککە دەستی خۆی بە توندی بریندار کرد، دەمارەکانی بڕی، خوێنەکە نەنیشتەوە حەتاکو مرد. خوای گەورە فەرمووی بادرني عبدي بنفسه فحرمت عليه الجنة. تو حرب بڵێ خوا غەفوور و ڕەحیمە، خۆت بکوشە پەنا بەخوا. خوای گەورە فەرمووی عەبدەکەی من سەبری نەگرت، خۆی ڕانەگرت لەسەر ئەو ناخۆشی و ناڕەحەتی و ئێش و ئازارە، مادەم پێشدەستی کرد بۆی بمرێت، ئەوە منیش بەهەشتم لەسەری حرام کرد. تۆش کاتێککە پێشدەستی ئەەکەی، خۆتە خنکێنی، خۆتە سووتێنی، خۆتە کوژی، خوای گەورە بەهەشت لەسەر حرام دەکا. ئەگەر ئینسانێک ئەمەی زانی بەرگەی ناخۆشی و ناڕەحەتیەکە دەگرێت. نەخۆشم، سپاسی خوا دەکەم، دەبێتە کەفارەتی گوناهەکانم. لە پێغەمبەری خوا زیاتر نیم صلی الله علیه وسلم نەخۆش کەوتووە، لە سەحابە زیاتر نیم دەیمنی سەبر دەگرم، خوا منی خۆش دەوێت تووشی نەخۆشی کردومە، و هەر کاتێکیش ویستی شیفامەدا یاخود دەمرم بە ئیمان و بە تەقواوە. ئەم کەسە خۆی کوشت لەبەر ئێش و ئازاری نەخۆشی، خوای گەورە بەهەشتی لەسەر حرام کرد. تۆش نەخۆش بووی، نەڵێی خوا غەفوور و ڕەحیمە و خۆم دەکوژم. ئەو خوای کە غەفوور و ڕەحیمە ئەو پیاوەی لە بەهەشت مەحروم کرد چونکە خۆی کوشت.